ئەوەی کە ئەبینین لەم چەند ڕۆژی پێشوە سوشیال میدیاوە بەشێک لە ڕۆژنامەکانی گرتبوو قسە باسکردن بوو لەسەر نمایشکردنی فیلمی داریوس لە باشووری کوردستان و لە شاری سلێمانی و واهێنانی لەلایەن کۆمپانیای مەستی فیلمەوە کە لێرە نمایشکرا. ئەم فیلمە وەک ئاماژەی پێدراوە ڕەنگە ببێتە نوێنەری وڵاتی ئێران بۆ بەدەستێنانی خەڵاتی ئۆسکار و بەشداری پێکردن لە فستیڤالە گەورانی جیهان و نمایشکردنی لێرە بابەتێکی گرنگ بووە. هەروەک پرسوڕام کرد لەگەڵ کاکسۆران کە ئێستا میوان مەقسم کرد لەسەرەوەی کە فیلمەکە نیوبەنی و نیوەی بە زمانی کوردی و نیوەی بە زمانی فارسی بەرەماتوە بۆتە جێگای سەرنج. خەڵکێکی زۆر بە تاسەوە حەزەکەن بچن ببینن ئەو بە ئەوانەی کە بینیویانە زۆر بە گەشی و زۆر بە جوانی قسەباز لەسەر فیلمەکەکەن. پێمان خۆش بوو ئێمەش لە پرۆگرامی کورسات مەگەزین قسەباسێ بکەین لەسەر ئەم فیلمە و گرنگی فیلمەکە و نمایشکردنی فیلمەکە لە هەرێمی کوردستانە. سپاس بۆ کاکسۆران فێم بەرپرسی هونەری کۆمپانیای مەستی فیلم. سپاس بۆ تۆ کاکسۆران بەخێر بێت. زۆر سپاس بۆیەوە. ڕێز و سڵاومێ بۆ ئێوە و بۆ بینەرانی بەڕێستان و کەناڵی هونەردۆستی کورتسات. ئێمەش ڕێزمان هەیە. کاکە سۆران با قسێ بکەم لەسەرەوەی بەرلووی بچمە ناو فیلمەکەەوە. هێنانی ئەم جۆرە فیلمانە ئیتر لە هەر کوێک بێ بهێنرێتە هەر شارێ هەر شارۆچکەیەک نمایش بکرێت چ گرنگی چ تایبەتمەندیی هەیە؟ بەڵێ فیلمی داگوێز جالەوە کە چیرۆکەکە چیرۆکێکی کوردیە، باس لە کەسایەتیەکی کوردی و با بڵێن واقعێکی کوردیە کات کەویش کیمیابارانی شاری سەردەشتە لە ساڵی 1970. جا لەمەش ئەمە بۆ یەکەم جارەکە هاوکات لەگەڵ سینەماکانی ئێرانە ئەم فیلمە عەرزەکرێت لێرە. ئەم هاوکات بوونە خۆی زۆر دەورێکی باشی هەیە لەبەرەوە گرنگیدان و بایەختانە بە سینەما لە کوردستان و بینەرانی سینەما لە کوردستان. تا ئێستا لە هاوکاتیەکمان لەگەڵ هیچ وڵاتێکە نەبووە و ئەمە بۆ خۆی ئەبێتە خاڵێکی دەستپێکەری باش لەم بوارە. جیا لەمەش بینەرانی کوردستان بینەرانێکی زۆر ئاگا و وریان لەسەر ئەو مەوزوعانە کە نەتەوایەتین و ئەم فیلمە باسی یەکێک لەو مەوزوعانە ئاکات و ئەمە بوو بە هۆکاریەوە کە ئێمە دوای پەیوەندیەکی زۆر لەگەڵ بەڕێوەبەرانی سینەما لە ئێران و هەروەها ئەو کۆمپانیا کە ئەم فیلمە بڵاوەکاتەوە دەرهێنەر ستافەکە و بینینی تایبەتی ئەم فیلمە لە ئێران گەیشتین بەو نەتیجەیە کە فیلمێکی زۆر باشە و ئەتوانین لە سینەماکانی کوردستانە ئەم فیلمە پیشان بدەین و هیوادارین زۆرترین کەڵکیشی هەبێت. زۆر باشە. دروستبوونی ئەم پەیوەندیە تا چەند خزمەت بە سینەمای کوردیەکات؟ ڕاستیەکەی ئەوەیە سینەما لە ئێران مێژوویەکی زۆر گەورەی هەیە. تقریبا بە کەمتر لە 15 ساڵ 10 ساڵ 15 ساڵ کەمتر کە سینەما لە دنیاە تا ئاراوە سینەمایەتە ئێران و ئەمە بێتە هۆکاریەوە سینەما گەشەکە لە ئێران. ئێستا ستایلێکی تایبەت بە فیلمی ئێرانیمان هەیە یان فیلمی فارسیمان هەیە لە دنیا و ئەم ستایلە ستایلێکی ستایشکراوە لە زۆربەی وڵاتان. جیا لەمە وەکو بڵێن دراوسێبوون ئاسانکاری بۆ تۆ ئەکات بۆ هێنانی فیلم بۆ پەیوەندی لەگەڵ ئەو کۆمپانیانە کە بەرهەمهێنەری فیلمن و لەوە نزیکتریش ئەمەیە کە چیرۆکەکان زۆرجار چیرۆکیی نزیکن لەگەڵ خەڵکی ئێمە. یەک هەم لە ڕووی زمانەوانی و زۆر لە یەک نزیکین هەم لە ڕووی ئەو چیرۆک و ڕوودا و حەدەسانە کە ڕوویەوە زۆر نزیکین لە یەک و ئەمە بێتە هۆکاریەوە کە نزیکیەکی با بڵێن زمانی هاوبەش دروستە بێت. هێنانی ئەم فیلمانەوە بڵاوکردنەوەی ئەم فیلمانە زۆر جار ئەتوانێت هاندەر بێت بۆ ئەو کەسانەی کە لێرە لایەنی پرۆدیوسەری لایەنی پرۆداکشنی فیلمن وە فیلم بەرهەمەهێنن. ئەمە ئەتوانێت با بڵێن سەرچاوەیەک وەکو بیر و هزر بێت سەرچاوەیە بێ وەکو تەکنیک کە ئەو کەسانێک کە لای ئێمە سینەماکارن بتوانن بەم ڕێگەیە بڕۆن و بتوان ئەو چیرۆکانەی خۆمان زۆر جار هەیە ئەسە بنمونە من لە کوردستان گلەی ئەمە بووە کە سینەماکارەکانمان زۆریانەوێت هەوڵێن ستایلێکی باڵێن غەربی هەڵبژێرن لە کاراکتەرە لە قسەکردنا لە هەڵسوکەوتا لە هەموو شتێکە و ئەم هەستە دروست بووە لایەن کە ئەگەر ئاوابی سەرکەوتیت کەچی ئەبینی چیرۆکێکی سادە بنەماڵەیەکی سادەی کورد لەم چیرۆکە ئەوە گەورەیە ئاوا گەورەی ئەخولقێنێت و ئەو ستافە سینەمایە کە یەنم فیلمابینن ئەو کاتەتی ئەگەن چیرۆکەکانی ئەمە چەند چیرۆکێکی پڕبەهان و ئەتوانن کەڵکیان لێوەربگرین. زۆر باشە. چڕێکم بۆ لەسەر کۆمپانیاکەی ئێوە مەستی فیلم تا چەند بیرتان لەوە کردوتەوە کار لەسەر ئەم جۆرە چیرۆکانە بکەنەوە ئەو فیلمانە بەرهەم بێنرێت و بشبرێتە دەرەوە نمایش بکرێت؟ بەڵێ پرۆژەیەکمان هەیە کە 3 ساڵە دەستمان پێکردووە ئەم پرۆژەیە کە بەناوی 2 هەفتە سینەما
ئەم دوو هەفتە سینەمایە هەفتەی یەکەمیان لە یەکەم ساڵی هەفتەی یەکەمی لەگەڵ ئێرانە بێت و هەفتەی دووهەمیان لەم دوو هەفتە سینەما لە کوردستانە بێت چۆن ئەو کەسانەی کە پەیوەندیان هەیە بە سینەماوە وەکو دەرهێنەر وەکو پرۆدیسەر و هەموو لایەنەکانی تر یەک هەفتە لە ئێران کەسە شارەزاکان داوەتەکرێن لە کوردستان وەرکشۆپیان هەیە گەشتیان هەیە و لۆکیشنەکانی کوردستان کەسەکان تواناکان ئەمە نابینن و بە پێچەوانەوە هەفتەیەکیش لە ئێران بەڕێوەچی ئەمە بەس یەک ساڵی ئێرانە ساڵی داهاتووتری وڵاتێکی ترە ساڵی داهاتووتری وڵاتێکی ترەوە ئەمە پەیوەندیەکی تۆکم دروستکات لەگەڵ سینەماکان لە دەرەوە جیالەوە چەندین پرۆژەمان بوو لە ڕابردووە پرۆژەی هاوبەش لەگەڵ وڵاتانە کە ئێمە وەکو کۆپریدسر ئیشمان تیا کردووە یانە لۆکیشنەکانی کوردستان ئەکتەرەکان ئەو توانامەند بەکارهێناون بۆ ئەوانە و هیوادارین لە داهاتوویەکی زۆر نزیکیشە چەند پرۆژەمان هەیە کە لە دەروی کوردستانەوە ئیشەکرێت چیرۆکەکان دیسان چیرۆکی هاوبەشن کە لەو ئیشانە کاری لەسەرەکەین زۆر باشە هەنگاوی ئەم پرۆژی ئێوە هەنگاویشی باشترە بۆ بەرەو پێشچوونی سینەمایان ئەمەتەنە دروستبوونی پردێکی پەیوەندیە لە نێوان وڵاتانی ترە بەڵام ئەمیان لەسەر ئاستی سینەماییە بڵێ حتا قۆناغێک من ئاوا ئەگەر بتوانم بیشوبهێنم مناڵێکی ساوا کە ئەکەوێتە سەرقاچی خۆی هەتا قۆناغێک زەحمەتە بووی دوای ئەو قۆناغە ئیتر نەباوکیوێ نەدایکەوێت نەکەسیوێت خۆی ئەڕوا بە ڕێگا دوایی ئەبێتە یاریزانێکی ڕاکردن ئێمە هەوڵەکەمان ئەوەیە کە هیوادانی سینەما لە کوردستان بە هەموو بەشەکانیەوە هەموو بوارەکانیەوە زووتر کەوێتە سەر پێ وەتوانین ئەم پەیوەندیە لە هەر شوێنێکی دنیا ئەگەر توانایەکەیە ئەگەر وزەیەکەی ئەگەر ئەتوانێت لە خزمەتی ئەم کەسانەی ئێمە بێت ئێمە ئەم کەسانە داوەتکەین ڕێزیان لێ بگرین لیان فێربین و لەوە مهمتر کەرتی تایبەت زۆرتر کارا بکرێتەوە لە کوردستان بەو شێوەیە کە لەم چەند ساڵی ڕابردووە باجەتێکی زۆر پارەیەکی زۆر لە کوردستان سرف کراوە بۆ فیلم و سینەما بەڵام ئەمە بەس قسەی من نیە قسەی هەموو کەسێکە کە زۆر نەیتوانیوە بەپێی ئەو هەموو پارەیە کە سرف کراوەتیایە بتوانێت شوێنی خۆی بگرێتەوە ئەمە بووە هۆکاریەوە ئێمە زۆرتر گرنگیمان یاوە بەمەکە بتوانین کەرتی تایبەت لەگەڵ خۆمان کاراتر بکەین بکرێ هەنگاوەکان گەورەتر بێت و بگەینە شوێنێک کە ئیتر کوردستان سینەماکاری کوردستان ئەگەر ساڵی یەک فیلمیشکا زیاتر نەبێت لەسەر پێ خۆی بێ بە تەکنیکی خۆی بە زمانی خۆی بە کۆدی خۆیەوە ئەم سینەمایە بەڕێوە بچێت زۆر باشە هەر بەڕاستی کاکسۆرامە فیلمەکەم نەبینیەوە بەس هەر بەڕاستی ئەوەندە جوانەوە و کاردانەوە گەوری دروست کردووە لە لای بینەری کورد و بە تایبەت شاری سلێمانی ئەگەر ڕاستیەکەی عەرزی جەناب بکەم من ئەم فیلمە زیاتر لە 15 جار بینیومە 15 جار زیاتر بینیومە چۆنیش بینیومە جارێک کە لە من لە ئێران داوت کراوم بە تایبەت قاعێکی سینەمایان کردەوە ئێمە ڕۆشتین بینیمان شۆک بوو کە فیلمەکەم هێناوە جاری وا هەیە ئەڕۆمە ناو قاعی سینەماکە ڕۆمە ناو ساڵۆنی سینەماکە بزانم چۆنە وەزعەکە چۆنە سەوت هەموو شتێک باش بێت نایەمە دەرەوە جارێکی تر سەیریەکەی جارێکی تر سەیریەکەم جارێکی تر لەگەڵ یا ئەگرین جارێکی تر خۆم لە شوێنی ئەو کەسایەتی کوردانەدا ئەنم کە ئەو کارەساتە بەسەریانە هاتووە و جارێکی تر تێ ئەگەم کە ئەو کێشانە ئەو ململانە کە من لە ژیانە هەمە یان کۆمەڵگاکەی من لە چواردەوری منایەتی بە پێی ئەو کێشانە ئەگەر مانەوەی ئاستەکەیان لە یەکدەن هیچ نین و بۆ ئاوا کەسایەتیەک لە ئاوا کارەساتێکە کە هەموو شتێکی لێ ئەسڕێتەوە لەم دنیاە دیسان هیوای هەیە من بۆ پێ هیوام من لە کوردستان لە شوێنی ژیانی خۆم بۆ ئەم هیوایە یەکەم کاراکتر هەیەی فیلمەکە لە زۆر ڕوەوە فیلمێکی سازندەیە یەک ئەوەی کە تۆ ئەو مێژووە ئەناسیت یانێ من پێش ئەمە زۆرم خوێن بووە لەسەر کارەساتی کیمیاباران لە هەڵەبجە بێت لە سەردەشت بێت لە قەڵاجێ لای مەریوان بێت زۆرم خوێن بووە بەڵام کە ئەمەم بینی ئەو کاتە تێگەیشتم کارەساتەکە ئەوە نییە کە من تێگەیشتوم خەڵکیەکە مرێت لەم کارەساتە مێژوویەکە سڕێتەوە لەم کارەساتە کۆمەڵێک پەیوەندی ئەپسێت کە هەتای ئەمانە دروست نابێتەوە ومە لە ناخیە میلەتا ئەمێنێتەوە لە هەموو ڕۆیەکەوە من پێشنیارم ئەوەیە کە کاتێکی بۆ دابنین بڕۆین ئەم فیلمە ببینین و بەڕاستی ئەو کەسانە ئەو مامۆستا شارەزایانە کە هاتوون بینیویانە ئەو بیرۆڕای خۆیان دەربڕیەوە من جاری وا هەستەکەم لەبەرەوەی تازە لە ساڵۆنە کاتونەتە دەرەوە ئەمەنە شۆکن هێشتا ناتوانن گەورەیەکەی دەرببڕن زۆر باشە ئەم پرۆژانە گرنگی پێن لە بۆ لەمە دووە واتە فیلمیتر نمایش بکرێ و
لەسەر هەمان ستایل و هەمان شێواز و چیرۆکێکی ئاوبەش بێنن هەر بە هەمان شێوی سینەماکانی ئێران نمایشی بکەن لێرە؟ بەڵێ ئەم پرۆژەیەمان ئێمە 2 ساڵ پێش دەست پێ کرد 3 ساڵ پێش دەستمان پێکرد بە فیلمی متری 6.5 کە لە کوردستان پیشاندرا بەڵامی تر بەداخەوە بەهۆی پەتای کۆرۆنا زۆر شت نەیتوانی ئەو قۆناغانە بپێوێت یەکێکیان ئەم پرۆژەیە ئێمە بوو و ئێمە هیواداری لە داهاتووە جیا لە نمایشکردن پرۆداکشنی کوردستانیش کاراتر بکەینەوە کە ئێمە بتوانین چیرۆکەکانی خۆمان ژیانی خۆمان بۆ هەموو شوێنێکی دنیا هەناردە بکەین بۆ هەموو گەلوونەتەوەکان. زۆر باشە ئەم فیلمە تاکەی نمایش شکرێتاکە ئەمێنێتەوە لێرە لە سینەماکان؟ ئەم فیلمە لە ئێستاە بەردەوامە لە سلێمانیە هیوادارین لە ڕۆژانی زۆر نزیکی داهاتووە لە شاری هەولێریش نمایشەکە دەست پێکات بەهۆی فستیڤاڵی دهۆکەوە ساڵۆنی سینەماکان تەرخان کراوە بۆ ئەوێ جارێت نمایشی فیلمەکە لە دۆک دەست پێ ناکەین هەتا فستیڤاڵی دۆک کۆتایی پێبێت و ئەوان بتوانن بە ئاسانی شەکانی خۆیان بکەن دوای ئەوە لە دهۆکیش پیشانەدرێت ئیتر ئەگەر تەڵەب هەبێت لەسەر پیشاندانی ئێمە ئەتوانین ئەمە ماوەکەی درێژترکەینەوە و تا هەچ کاتێککە بینەری کوردستان تێر و تەسەل ئەم فیلمە ببینێ ئێمە لە خزمەتیان نابێت یانەکەی تۆ سەرداواکاری خەڵک بۆ نمایشکردنەوەی دەست خۆش بێ سپاس بۆ کاک سۆران فەهیم بەرپرسی هونەری کۆمپانیای مەسی فیلم سپاس بۆ زانیاریەکانیش. سپاس بۆ